لە بەرنامی ئەم ڕێگەلی کوردستان ئەوسڵایەمەتان لەبێت ئەم کاتەم و کاتێکتان باش بێت خۆشحاڵین کامڕۆژ بە یارمەتیاوکاران و لە پرۆگرامێکی نوێداوە بە شێوەی کە ڕاستەوخۆاتینەوە خزمەتەوەی عزیز و خۆشەویست بۆ هیوایی کە تا کۆتایی پرۆگرام بینەرمان بن و سوود لەو بڕگۆ بابەتانە ببینن کامڕۆ بۆمان ئامادە کردو نازیزان لە پرۆگرامی ئەمڕۆماندار وەک هەمیشە چەند بڕگۆ بابەتێکی جیاوازمان هەیە و ئەمڕۆ تەورێکی سەرەکیشمان دەبێت کە گفتوگۆی لەسەر دەکەین و بابەتێکی گرنگە باس لە کەرتی کشتتوکاڵ دەکەین ئەڵبەت کەرتی کشتتوکاڵ یەکێکە لەو سێکتەرە گرنگانی کە دەتوانێت بڵێن زۆرێک لە وڵاتان یا لە تەواوی دنیادا و بەشێکی زۆر لە وڵاتان گرنگیکی زۆری پێدەدەن وەکو سەرچاوەیەکی داهات سەیری دەکەن بەڵام ئایا لە هەرێمی کوردستاندا تا چەند کەرتی کشتتوکاڵ وەکو سەرچاوەیەکی داهات سیر کراوە بۆتە سەرچاوەیەکی داهات بۆ هەرێمی کوردستان. بەڕێوەبەرەتی کشتتوکاڵی ڕاپەڕین کە ئێستا بووەتە بەڕێوەبەرەتی گشتی کشتتوکاڵی ڕاپەڕین کە ئەم گۆڕانکاریە بۆ خۆی چ گرنگیەکی هەیە بۆ ئەو دەڤەرە کاڵبەتە دەڤەری ڕاپەڕینێکیە کە لەو ناوچانێکە لە کوردستاندا ناوچەیەکی گرنگە بۆ کشتتوکاڵی و زەویەکی بەپیت و بەهێز و بە بەرەکەتی هەیە بۆ بەرەبوومە کشتتوکاڵەکان ئایا بەرەبوومە کشتتوکاڵەکان لە دەڤەری ڕاپەڕیندا کام بەرەبوومی کشتتوکاڵی زیاتر تایبەتمەندی هەیە بۆ ناوچەکە و گرنگی پێدەدرێت و بەرهەمێکی زۆری هەیە تا چەند بەرەبوومە کشتتوکاڵەکان توانیوێتی پێداویستی ناوخۆی سنووری دەڤەری ڕاپەڕین پڕ بکاتەوە بە تایبەت ئەگەر باس لە گەنم بکەین بە تایبەت بۆ ئەم ساڵ کەمە دووەم ساڵە وشکە ساڵی ئایا بەرهەمی گەنم لەو ناوچەیەدا چۆنە هەڵبەت بەهۆی بوونی کێشەی نێوان رووسیا ئۆکرانیاوە هەم بڕی گەنم لەسەر ئاستی نێودەوڵەتیان لە جیهاندا کەمی کردو و نرخەکەشی بەرز بۆتەوە. گفتوگوی زیاتری بابەتەکە دەکەین لەگەڵ خالید ئەحمەد کە بەڕێزیان بەڕێوەبەری کشتتوکاڵی ڕاپەڕینن. کاک خالید سڵاوت لێبێت و بانیت باش سوپاس بۆ ئەم دەرفەتە و سپاس بۆی کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە ڕاپەڕینەوە لەگەڵ ئێمەدا ئامادەی. کاک خەلید ئەمێ سەرەتایی گفتوگۆکەمان بەوە دەست پێ بکەین کە لە 11/6/2022 بە فەرمانێک بەڕێوەبەرەتی کشتتوکاڵی ڕاپەڕین وەکو بەڕێوەبەرەتی گشتی کشتتوکاڵی ڕاپەڕین ناسێنرا یاخود دەست بەکار بوو. گرنگی ئەم گۆڕانکاریە لە بەڕێوەبەرەتی بۆ بەڕێوەبەرەتی گشتی چ گرنگیەکی دەبێت بۆ دەڤەری ڕاپەڕین و بەتایبەت بۆ جوتیاران؟ بەیانی بەڕێستان باش بەیانی بینەرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان باش سپاس بۆ جەنابتان بۆ ئەم دەرفەتە دیارە هێنانەکایی بەڕێوەبەرەتی گشتی کشتتوکاڵی ڕاپەڕین خواستی لە مێژینەی جوتیاران و خەڵکی ئەم دەڤەرەیە کە خەڵکێکی زۆر ستەم دیدە و قوربانی و زۆربەی سەرمەشقی شۆڕش و ڕووداوەکان بۆ لەم سنوورەدا خۆتان دەزانن بە پایتەختی ئازادی ناسراوە کە ڕاپەڕین لێرەوە دەستی پێکردووە لە 2011 و 2012 ئیدارەی ڕاپەڕین لێرە دەست بەکار بووە کە لەو کاتەوە بەڕای ئێمە دەبواە هەموو بەڕێوەبەرەتیەکان ببان بە گشتی بۆ ئەوەی ڕۆتینات و کاری ئیداری کەمتر بێتەوە خەڵک سەرێشەی کەمتر لە کۆڵ بێتەوە. بەڵام ئێستاش کە ئەم بەڕێوەبەرەتی هاتۆتە ئاراوە لە 13/6 کە بەڕای ئێمە دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ سنوورەکە لەبەرەوەی خۆتان دەزانن بەڕێوەبەرەتی گشتی کۆمەڵێک دەستکەوت و ئیمتیازاتێکی باشی بۆ خەڵکەکە تێدایە ڕۆتینات و سەرێشە و ینی کێشەی زۆر لە خەڵک با بڵێن ئێمە تا ئێستا سەر بە بەڕێوەبەرەتی گشتی کشتتوکاڵی سلێمانی بووین کە خەڵکەکەمان لێرەوە دەچوو بۆ سلێمانی یانخو بۆ شوێنەکانی تر نەیدەتوانی ڕاستەوخۆ هەندێک بڕیار و قەرار هەبوو لێرەکانە دەسەڵاتمان پێ نەدرا بوو. بۆیە کە بەهێنانەکایی ئەم بەڕێوەبەرەتی گشتیە بێگومان جوتیاران زۆر لێی سوودمەند دەبن خاوەن پرۆژە کشتتوکاڵەکان زۆر لێی سوود دەبن پرۆژە پەلەوەریەکان و جوتیاران بە گشتی هەموو پرۆژەکان دڵنیام ئەنجار بۆ بەرهێنەرە بەڕێزەکان ڕوو لەم سنوورە دەکەن بۆ بەرهێنانی کشتتوکاڵی لە هەموو بوارەکاندا. ئێمە ئەم زەوی و ئاو هەوای خاکی کوردستان شیاوە بۆ هەموو بەرەبوومە کشتتوکاڵەکان بە شێوەیەکی گشتی ینی بەتایبەت سنووری ئێمە سنووری ڕاپەڕین و بیتوێن سنوورێکی زۆر فراوانە ئاو هەوایەکی باشی هەیە خاکێکی گونجاوی هەیە و ڕێژەی بارانبارینی ساڵانە کە پێی دەگوتێ بارانی مسۆگەر لەم سنوورەی ئێمە ڕێژەیەکی زۆر باش دەبارەیە بەس بەداخەوە 2 ساڵە وشکە ساڵی هەرچەندە وەکو ڕێژە ئەمساڵ بارانی باش باریوە لێرەکانە بەڵام بەداخەوە سەرچاو ئاویەکان زۆر نەژیاونەوە ناسەروی 670 ملیم لێرە باران تۆمار کراوە کە ئەمە جێگای دڵخۆشی بوو و تا ڕادەیە کاریگەری نەبووە لەسەر بەروبوومەکان بە تایبەتی بەروبوومی دانەوێڵەوەکو گەنم بە پلەیەک بۆیە هێنانەکەی ئەم بەڕێوەبەرەتی هەرچەندە ئێمە تا ئێستا بەکارکردن کردو یاخود جارێ تەنها فەرمانەی دارەکە دەرچووە لە ڕووی کارکردن و لە ڕووی جێبەجێکردنوانێ کاتان ماوە.
بەڕێستان دەزانن ئەم بڕیارە تازە دەرچووە سەرەتایە ئەمەش بۆ دابەزانانی دەسەڵاتەکە ئەمە فەرمانێکی سەرۆکایەتی حکوومەتە دەبێت فەرمانی وەزاری پێدەرچێت لایەن وەزارەتی کشتکاڵ و سەرچاوەکانی ئاوە دواتر بنێردێ بۆ ئیدارە ڕاپەڕین و بەڕێوەبەرایەتی گشتی کشتکاڵی سلێمانی ئەو کاتە شێوازی ممارەسەکردنی دەسەڵاتەکان و هەیکەلەتی ئیدارەکەی ئەو کاتە دیاری دەکرێت بۆیە تا ئێستا ممارەسەی ئەم دەسەڵاتانە نەکراوە و تەسەور دەکەم کەمێک ڕۆتیناتی ئیداری ماوە لە داهاتوویەکی نزیکدا ئەم بەڕێوەبەرایەتی گشتیە بکەوێتە سەرکار. و من پێم خۆشە لێرەوە بەڕاستی سوپاسی تایبەتی بەڕێز خاتوبێگە تاڵەبانی وەزیری کشتکاڵ و سەرچاوەکانی ئاو بکەم کە جوهدێکی زۆری کردووە و بەڕێز کاقوبا تاڵەبانی و بەڕێز سەرپەرشتیاری ئیدارە ڕاپەڕین هەموو ئەوانەی کە دەستیان هەبوو هەوڵیان بۆ داوە بۆ هێنانەکای ئەم بەڕێوەبەرایەتی گشتی و دەستکەوتێک بۆ خەڵکی ئەم دەڤەرەوە بە تایبەت براجوتیارە خۆشەویستەکان و فەرمانبەرە بەڕێزەکانی فەرمانگە کشتکاڵەکان. بەڵێ کاک خەلیل لەگەڵەوەی کە ئەم ساڵ بۆ دووەم ساڵە وشکە ساڵی و لە قسەکانیشدا ئاماژەت پێدا کە تێکڕای بارانبارینی ناوچەی ڕانی و دەفەری ڕاپەڕین بە بەراورد بە ناوچەکانی تر تا ڕادەیەک باشترە، بەڵام ئایا بەرهەمی گەرمی جوتیاران بۆ ئەم ساڵ لەو سنوورەدا چۆن بوو؟ بەرهەمی گەرم و دانەوێڵە لە سنووری ئێمەدا سوپاس بۆ خی گەورە زۆر باشە. ناتوانین بڵین کاریگەری نەبووە وشکە ساڵی و کەم بارانیە، کاریگەریی کەمی هەبووە بەڵام لە هەموو شوێنەکان باشتر بوو و بەروبوومی گەرمیش لە سنووری ئێمە تا ئێستا زۆر باشە. بەڵێ چەند تەن بەرهەم هاتووە تا ئێستا کاک خەلیل؟ ئێمە ساڵانە تەوەقوعات و پێشبین تەوەقوعاتمان وایە ساڵانە پێشبینیمان وایە ئێمە لە سنووری ئێمە لە سەروی 50,000 تەن گەرم وەرەوەگیرێتوانێت، بەڵام خۆتان دەزانن کۆمەڵک قەیران و شت کە جێگای ئەوەی ئاماژەی پێ بدەیت مەسەلەن شەڕی رووسیا و ئۆکرانیا کاریگەرێکی ڕاستەوخۆی هەیە لەسەر هەموو بەروبوومە خۆراکیەکان بە تایبەت بەروبوومی دانەوێڵە کە ڕوبەرێکی فراوان دەتوانم بڵم لە 125 بۆ لە 130 هەموو دانەوێڵی جیهان دابین دەکرێت. بۆیە ئەمە کاریگەری زۆری هەبووە لەو با بڵین هێنانە بەرهەمێنانی گەرم و دانەوێڵە، بەڵام سنووری ئێمە بڵین سنووری ئێمە و بەگشتیش خەڵکەکە تا ئێستاکانە هەندێکی تەسلیمی ناکە، هەندێکی با بڵین خۆی هەڵگرتووە لەوانەیە بۆ ئەوەی کە سعرەکەی بەرزتر بێتەوە، هەرچەندە ئەمساڵ سعرەکەی لە چاو ساڵانی ڕابردوو زۆر باشترە کە حکوومەتی عراقی فیدرال وەزارەتی بازرگانی بۆ هەمووی کرد بە یەک پلە، هەمووی بە دەرەجە یەک داناوە بە پلە یەک داناوە کە 850,000 دینارە بۆ هەر تەنێک. بۆیە خەڵکەکە ئامارێکتان لەبەر دەستە کە خەلیل تا ئێستا چەند تەن بەرهەمراوەتە سایلەکان؟ ئاماری ئێمە ئەوەیە کە ئێمە پێشبینی دەکەین سەروی 40,000 تەن گەرم بەرهەم هاتبێ ئەم سنوورە بەرهەمی هەبێ، بەڵام تا ئێستا ئەوەی کە ڕادستی سایلۆی کراوە سەروی 11,000 تەنە تاوەکو دوێنێ لەبەرەوەی ئەمڕۆ ڕۆژی هەینی ئیش ناکەن، خۆیان ڕۆژێک پشویان هەیە، بۆیە ڕێژەیەکی باش خەڵک دەیبات بۆ سایلۆ بەس وەکو ساڵانیش با بڵین خەڵک تا ئێستاکان نەگەشتێتە ئەو قەناعەتەی کە ڕادستی بکات یاخود ڕادستی نەکات، بۆیە ئێمە ناتوانین ئامارەکە بە دەقیقی وەربگرین هەتاوەکو براجوتیارە بەڕێزەکان گەرمەکە تەسلیم نەکەن. باشە کاک خەلیل جگە لە بەروبوومی گەنم و دانەوێڵە چ بەروبوومێکی تر لە دەڤەری ڕاپەڕیندا تایبەتمەندیەکی هەیە یاخود بڵێن جوتیاران گرنگی زیاتری پێدەدەن لەو دەڤەرەدا بۆی کە بەرهەمی زۆر بێت و بەشی پێداویستی ناوخۆی دەڤەرەکە و تەنانەت هەرێمی کوردستانیش بکات؟ وەکو سەرەتا گوتمان ئێمە سنووری با بڵێن ئیدارەی ڕاپەڕین خاک و ئاو هەوایەکی زۆر گونجاوی هەیە، هەموو بەروبوومەکانمان هەیە، بەروبوومی میوەمان لە مانگی هەشتەوە تاوەکو کۆتایی مانگی دەشت یەکجار زۆر بەروبوومێکی ناوخۆمان هەیە لە بەرهەمی هەنجیر لە بەرهەمی هەنار مەتایبەتی ئەو مەنتیقەیە ئێمە هەناری زۆر لێ بەرهەم دەهێنرێ و خەڵکێکی زۆرمان بێستان دەکات وەکو کاڵک و ترۆزی و ئەم شتانە بەروبوومی ناخۆ هەموو بەروبوومەکانمان بەڕاستی بەشی پێدا لەو کات لەو مۆسیمانەی کە پێدەگا بەروبوومی بەشی پێداویستی ناوخۆیی ئەم مەنتیقە و لەوانەیە بنێرێت بۆ شوێنەکانی تریش بەرهەمێکی زۆرمان دەبێت و خانووی پلاستیکی زۆرمان هەیە، خەیارێکی زۆر بەرهەم دەهێنرێت و ئێمە لە پێم خۆش ئەوەتان پێ بڵێم لە سنووری بڵین لە بواری بەروبوومی پەلەوەری کە کێڵگە پەلەوەریەکان و داواجینەکان پرۆژەکانمان هەیە، لێرە سەربڕینخانەمان هەیە، دەتوانم بڵێم سنووری ئیدارە ڕاپەڕین بە ڕانی و پشدەرەوە یەکجار زۆر پرۆژەی پەلەوەری تێدایە کە لە سنووری پارێزگای سلێمانی ئەگەر یەکەم شوێن نەبێت دەتوانم بڵێم لە هەرە ریزی پێشەوەیە کە بەروبوومێکی یەکجار زۆرمان هەیە لە بوارەدا. لە ڕووی بەروبوومی ماسی و حەوزی ماسیەوە چۆنن کاک خەلیل؟
ئێمە سیفەتێکی باشیش لەم منطقەی هەیە بەهۆی بوونی دەریاچەی دووکان ئێرەکانە هەم سیفەتێکی گەشتیاری بە ناوچەکەمان بەخشیوە هەمیش خەڵکێکی زۆر بە تایبەت کە لەم ڕۆژانەدا قەدەغی ڕاوەماسی هەڵگیرا خەڵکێکی زۆر بە ڕاوەماسیەوە سەرقاڵا کە بۆ بژێوی ژیانی خۆی با بڵین خەریکێتی و پرۆژەی حەوزی ماسیشمان یەکجار زۆرەیە هەرچەندە بەداخەوە زۆربیان مۆڵەتیان نییە بەڵام پرۆژەی حەوزی ماسی سەروی 270 حەوزی ماسیمان هەیە لە سنوورەکە کە خەڵکانێکی زۆر بژێوی ژیانی خۆیانی پێوە سەرقاڵ دەکەن و پێی بژێوی ژیانی پێ پەیدا دەکەن. بەڵێ باشە کاک خالید لەگەڵ ئەوەی کە ئەم ساڵ وشکە ساڵیە و ڕێژەی بارانبارین بە بەراورد بە ساڵانی ڕابردوو کەم باریوە هەندێک لە بەرەبوومە کشتتوکاڵەکان پێویستی بە ئاوی ئاودێریە کە ڕەنگە ئەمە گرفتی بۆ جوتیاران دروست کردبێت چۆن ئەم گرفتە چارەسەر دەکرێت ئێوە چیتان کردووە ئالیژنەی تایبەتان هەیە یاخود چارەسەری گرفتەکە چۆن دەبێت لەم نێوەندەدا؟ ئێمە ساڵانە بەردەوام لەگەڵ براجوتیارەکان خۆشیان ئاگادارن لە پەیوەندی بەردەوام داین و سەرپەرشتی کارەکانیان بۆ دەکەین و ئەوانەی ئەم براجوتیارانەی کە سەردانی ئێمە دەکەنەوە فەرمانگە کشتتوکاڵەکان ئێمە بە تەواویمانە لە خزمەتیاندا بووین گوێمان لێگرتوون و هاوکاریمان کردوون. بەداخەوە خۆ دەزانی ئێمە تا ئێستا پشت بە ئاوی باران دەبەستین بۆ بەروبمە کشتتوکاڵەکان کە ئەمەش کەم بارانی زۆر بارانی تا ئێستا ئێمە بە قودرەتی خوای گەورەی دەزانین و ساڵانە بڕێک باران دەبارێت کە ناوچەی ئێمە ئەگەر وشکە ساڵی نەبێ بارانی مسۆگەری پێ دەڵێن لە سەروی 750 ملیم بۆ 1200 ملیم بارانی لە دەبارێت. بەڵام بەداخەوە لەم ساڵی ڕابردوو ئەم ساڵیش ڕێژەکە وەک پێویست نەبووە ئەگەر ڕێژەش باش بوو بێ سەرچاوەکان نەژیاونەوە بۆیە ئێمە هەر لە سەرەتای مانگی چوارەوە بە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ بەڕێزان قایمقامەت و بەڕێوەبەراتی ناحیەکان لە پەیوەندیدا بووین لەگەڵ میراوەکان لەگەڵ ئەنجومەنی گوندەکان لەگەڵ جوتیاران بۆ ئەوەی کەمترین گرفتمان دروست بێت و وەک دەڵێ بە کەمترین زیان کۆتایی بەم وەرزی هاوی نەبێنین. بۆیە ئێمە کۆمەڵک پێشنیارمان بۆ کردوون جگەلەوەی کە ئەوەندەکە ئەوەی هەیە و ئیدارەماندا و دابشمان کردو بەسەر جۆگا ئاودێریەکان و بەسەر گوندەکاندا پێمان باش بووە هەندێک بڕیار و ڕاستپاردە و ڕێنمایی و پێشنیارمان خسۆتە بەردەستی بەڕێزیان بەلایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوی کەمترین گرفتی کۆمەڵایەتی دروست بێت کێشیان بۆ دروست نەبێ وەکودا ئەوەی کە پەرێزەکان دانەچێنەوە یعنی پەرێزەکان ئەوەیە کە وەرزی دروێنە مەسەلەن گەنم و جۆ کە دەدروێتەوانێ بۆ وەرزی هاوین نەچن دای بچێنەوانێ بە بەروبوومی هاوینە وەکو ماش و کونجی و گوڵە بە ڕۆژە و ئەو جۆرە بەروبوومانە لەبەر ئەوەی بۆ خۆت دەزانی ئەگەر وشکە ساڵی بۆ ئاوکەم بوو بەشی هەموو زەویە کشتتوکاڵەکان ناکات پێ بەراو بکەین بۆیە ئێمە لێرەوە داوایان لێ دەکەین هەرچەندە براجوتیارەکان زۆربیان ئاگادارن کە سەردانمان دەکەن ڕۆژانە خەریکی ئەم گرفتین پێمان باش بۆ داوامان لێ کردوون کە تا بکرێت خۆیان دوور بگرن لەوەی ئەگەر حەوزە ماسیەکان با بڵین وەجبەی تەواو بوو یاخود پێگەیشت و فرۆشتیان و حەوزەکەیان بەتاڵ کرد پەنجەماسی تێنەکەنەوانە یاخود برنج هەرچەندە ئێمە وەکو فەرمانگە کشتتوکاڵەکان ئاواتی ئێمە ئەوەیە و ئامانجمان ئەوەیە بەروبوومی ناوخۆ زیاد بێت و بە کەس نەڵێن کشتتوکاڵمەکە بەس بەداخەوە کە وشکە ساڵی بۆ ئاو نەبوو تو ئەوەندە ئاوەی کە هەیە دەبێت ئەو بەشی ئەوەندە کشتتوکاڵ بکەیت بەشی لە قەدەر ئەوەندە ئاوە ئیدارەی بدەیت بۆیە جوتیارە بەڕێزەکان هەرچەندە هەندێکیان زۆر هاوکارن هیوادارین هەمویان پابند بن هاوکار بن بەو بڕیار و ڕاستپاردە و ڕێنمایانەی کە ئێمە داوانە بەلایەنە پەیوەندیدارەکان هیچ بەدیلێک هەیە بۆ ئەم بڕیارە یاخودەوە تا بێ پابند بن بە بڕیارەکەوە وڵای ئێمە بەڕاستی داوایان لێ دەکەین کە پابند بن کەمترین گرفتیان بۆ دروست بێ ئەگەر نا ئەگەر حکومت وەکو حکومت بیکەین دەبێ بودجەمان بۆ تەرخانکە بۆەوەی هەر گوندەی بیری ئیرتیوازی با بڵین 4-5 جوتیارێک بیرێکی ئیرتیوازیان بۆ لێ بدەین و بۆی زەویەکانیان بەراوکەن بەڵام خۆت دەزانی قەیرانی دارایی و کۆمەڵە گرفتی کە هەیە کە حکومت لەوانەیە نەتوانێت لە ئێستادا بچێتە ژێرباری هەموو ئەو شتانەوە ئەگەر ئەوە بکرێت باشە چکە خۆت دەزانی بیری سووری و بیری پایل و ئەمانش قەدەغەیە ئێمە هیوادارین براجوتیارەکان پەنای بۆ نەبن و کە ئەمە زیان بە ئاوی ژێرزەوی دەگەێنێ زیان بە زەوی دەگەێنێ ئێمە نامانەوە بەڕاستی ئەمە قەدەغەیە بەپێی یاسا و ڕێنمایەکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو بەڵێ کەواتە کاک خالید بە پێی وتەکانی بەڕێستا بێ ئەم وشکە ساڵیە وای کردووە کە خواست لەسەر بیر لێدان زیاد بێت جگە لە فەرمانە ئیدارێکە کە ناتوانێت بکرێت بێگومان خواستی لەسەر هەیە خۆی لە ڕاستیدا خەڵکیش کە ناچار بوو پەنا بۆ هەموو شتێک دەبا ئەگەر ئاو نەبێت چی بکەیان ئەگەر حکومت دەتوانێت بودجێ بۆ تەرخام کات بەڵێ ئێمە لەو سەرەوە ئەو براجوتیارانە یاخود خاوەن باخەکان یاخود هەموو خاوەن پرۆژە کشتتوکاڵەکان بە خاوەن ماف دەزانین بەڵام یاسا و ڕێنمایەکان تا ئێستا بۆ شێوەیە کە ڕێگا بە هەموو شتێک نادات و ئەوەی کە قەدەغەش کراوە بێگومان لە بەرژەوەندی جوتیاران و لە بەرژەوەندی ئەم خاک و ئاوەیە کە هەر ئێستامانێ ئینەوەکانی داهاتوشمانە
بەڵێ لەگەڵ ئەمانەتا کە باست کرد کە خالی چ گرفتێکی تر هەیە لە بەردەم جوتیارانە کە ڕێگر بێ لەوەی کە بەروبوومێکی باش و بەرهەمێکی کشتتوکاڵی باشیان هەبێت و بە تایبەت لەو دەفەرەی لای ئێوە. ئێمە دیارە ساڵانی ڕابردوو زۆر باسی ئەم بابەتانە کراوە ئەوەی کە گرفتە بەڕای ئێمە ئەگەر هەموو با بڵین هۆکارەکان لەبار بن وەکو ئاو وەکو بودجە وەکو ئەم شتانەی کە لە ئێستا بەداخەوە دەمە شتێشکە بڵێم کە هەندێک وەکو سەرەتاش باسمان کرد بەهۆی شەڕی رووسیا و ئۆکرانیاوە بەهۆی بەرزبوونەوەی بە شێوەیەکی گشتی لە جیهاندا بۆرسی عالەمی لە زۆربەی پێداویستە کشتتوکالەکان بەرزبوونەوەن ڕێژەکان یەکجار بەرزە وەکو سەمادی کشتتوکاڵی وەکو بنەتۆ وەکو قڕکەر موبیدات ئەمانە بەڕاستی هەموو گرفتن بۆ جوتیاران کە ناتوانن بە شێوەیەکی باش دابینی بکەن. و ئەگەر گرفتە سەرچێکەشمان بە بازارکردنە لە کاتی پێگەشتنی بەروبوومەکاندا بازار بۆ براجوتیارەکان بۆ بەرهەمی براجوتیارەکان بدۆزرێتەوەنە کە بەڕاستی ئەمە گرفتێکی زۆر گەورەیە. خۆتان دەزانن ساڵانی ڕابردوو لە وەرزی هاویندا لە کاتی پێگەشتنی زۆربەی بەروبوومەکاندا خەڵکەکە بەداخەوە کە ئێمە بەکارێکی باشی نازانین بەروبوومەکانیان دەڕۆشتە سەر جادەکان ینی زۆر فڕیان دەدا کە ئەمە زۆر ینی ئێمە بە باشی نازانین کارێکی خراپ بوو بۆیە ساختکردنەوەی بەروبوومەکان بازارکردنی بەروبوومەکان پێم وابێ هەموو هاوکارێکی جوتیار دەکات و هانی دەدا زیاتر بەروبوومی کشتتوکاڵی ناوخۆی زیاد بکە و کەرتی کشتتوکاڵیش بێگومان ئێمە هەروەکو لە سەرەتاوە باسمان کرد کەرتێکی زۆر گرنگە لە زۆربەی وڵاتان تاکە سەرچاوە و بژێوی ژیان و ئاسایشی ئابووری ئەو وڵاتەیە. بەڵام لێرە تا ئێستا خۆشبەختانە ئێستا تروسکاییەک هەیە ئومێدێک هەیە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو جوهدی لە ڕادە بەدەری کردووە بۆ ئەوەی بێتە پاڵپشتێکی باش و ئەگەر لە داهاتوودا جێگای نەوت با بڵین خۆ لە نەوت کەمتر نییە ئەم بەروبوومە ئەم کارتە کارتی کشتتوکاڵ و ئەم کارتە کارتێکی زۆر گرنگە ئەگەر بێت و بودجەی باشی بۆ تەرخان بکرێ خۆی لە ساڵانی ڕابردوودا بەداخەوە ماوەی چەند ساڵەکە بودجە نایەتە پەرلەمان و بودجە تەرخان ناکرێ ساڵانی ڕابردوو بودجە لە 102 کەمتر بوو بۆ وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو کە بەڕاستی ئەمە گرفتێکی گەورە بوو ئەگەر بێت وەکو وڵاتە پێشکەوتەکان لە 100 یاخو زیاتر بێت بێگومان ئەم کارتە دەبوژێتەوە و دەتوانن بەڕای ئێمە دەتوانین پشتی پێبەستین و هیچ گرفتێکیشمان نەبێت لە بەروبوومی ناوخۆیی بە پێچەوانە دەتوانین هاوردەشی بکەین بۆ دەرەوەش. بەڵێ کاک خالیدێکی تر لەو خاڵانەی کە مەبەستمە ئاماژەی پێ بدەین ئەویش ئەوەیە کە ئێستا چەندین گرفتی تەندروستی لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە ئەویش گرفتی پەتای سکچون ڕۆژانەوە لەگەڵ ئەوەشدا تای خوێنبەربوونە کە ئەمەش هەڵبەت ڕەنگە هەمووان ئاشنای ئەوە بن کە بزانن تای خوێنبەربوونی کێکە لەو نەخۆشیانی کە لە ئاژەڵەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ و چەندین حاڵەتیش لە عێراقدا تۆمار کراوە. ئێوە وەکو بەڕێبەراتی گشتی کشتتوکاڵی ڕاپەڕین چیتان کردووە لەو بارەیەوە بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە؟ ئێمە هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە لە عێراقدا لە سنووری خۆمان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کۆبوونەوەیەکی هاوبەشمان کردووە لە نێوان ڤێرتەنەری و کشتتوکاڵ و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین کۆمەڵێک ڕێنمایی و کۆمەڵێک با بڵین پێشنیارمان خستۆتە بەردەست لایەنە پەیوەندیدارەکان و ئەوەی کە لەسەر ئێمەیە با بڵین خۆشبەختانە تا ئێستا لە سنووری ئێمە هیچ حاڵەتێکی لەو شێوەی نەبووە نە حاڵەتی توشبوون نە حاڵەتی خوانەخواستە گیان لە دەستدان ئەمە تا ئێستا بەدوور بووە لە مەنتیقەی ئێمە لە سنووری ئێمە بۆیە ئێمە ئەوەی کە لەسەرمانە تەبان پێویستمان بە بودجە هەیە پێویستمان بە دابینکردنی دەرمان هەیە کە خۆشبەختانە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە ئێستا لە هەوڵی دابینکردنی بڕێکی باش دەرماندایە و ڤێتەنەری سنووری ئێمە هەستاوە بە ڕشاندنی هۆڵەکانی پەلەوەر و مەیدانی ئاژەڵان و ئەمە کارێکی باشە چکە خۆتان دەزانن ئەمە لە ڕێگای جۆرە میکرۆبێکەوەیە کە پێی دەگوتێت جیندەوەرێکە کە پێی دەگوتێت گەنە لە ڕێگای ئاژەڵەوە تووشی ئەم نەخۆشیە دەگوازرێتەوە و خەڵک توش دەبێت بۆیە ئێمە ئەوەی کە هەوڵمان داوە بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستیە بۆ براجوتیارەکان بۆ خاوەن ئاژەڵەکان و ڕشاندنی مەیدانی ئاژەڵان و شوێنی بەخێوکردنی گاوداریەکان و ئاژەڵەکانە کە ئەمە بەڕاستی ئەگەر بێت و دەرمان و شت هەبێت ئینشاءڵڵا مەنتیقەی ئێمە بە دوور دەبێت لەم نەخۆشیە. ئینشاءڵڵا هەمووان و هەموو کوردستان بە دوور دەبن لەو نەخۆشیە. کاک خالید یەکێکی تر لەو خاڵانە کە ئاماژەی پێبین ئەویشەوەیە کە گۆڕانکاریەکانی کەش و هەوا بەرزبوونەوەی پلەکانی گەرمی بەرگە هەوا ئەڵبەتە کاریگەریەکی جیهانی دروست کردووە کە ئەوەیە کە کاریگەریەکەی بە شێوەیە کە 2 ساڵە لەسەر یەک لە هەرێمی کوردستاندا وشکە ساڵیە کە ئەمەش پسپۆڕانی ژینگە ئاماژە بەوە دەکەن کە پێویستە پشتێنەی سەوزایی لە هەرێمی کوردستاندا دابدرێ یا لێ بدرێ بۆی کە کاریگەری ئەم گۆڕانکاریانی کەش و هەوا کەم بکرێتەوە.
هەڵمەتی ناشتنی 1 ملیۆن نەمام بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستاندا چۆن دەبینن و لە دەڤەری ڕاپەڕیندا ئەم هەڵمەتە گەیشتوتە کوێ یاخود چی کراوە لەوێ؟ بێگومان وەکو باست کرد گۆڕانکاری کەشوهەوا شتێکی سەر تا سەریە لە هەموو جیهاندا سەری هەڵداوە و بەپێی پێشبینیەکان ئەوەی کە هەیە هەواڵی مەترسیدارن بەڕاستی بەداخەوە بە بیابانبوون و کەمبوونەوەی ڕێژەی ئاو و کەمبوونەوەی ڕێژەی بارانبارین لە هەندێک ناوچە بۆ هەندێک ناوچەی تر ئەمانە هەمووی کاریگەریان کردووە و ڕێژەی خۆڵبارین و ئەم بڕیارەی بەڕێز کاک پاڤڵ تاڵەبانی کە داوێتی بۆ چاندنی 1 ملیۆن نەمام و تەرخانکردنی ئەم 1 ملیۆن نەمامە بەڕاستی کارێکی زۆر زۆر باشە لە جێگای خۆیدایەتی ئەگەر بێت و ئەم بڕیارە وەکو خۆی جێبەجێ بکرێت کە ئێمە ئامادەی هەموو شتێکمان دەربڕیوە و بە چاندن و بەدابینکردنی نەمام کە ئەوەی کە لە نەمامگەکانماندا هەیە بە کارێکی باشی دەزانین چونکە سوودی یەکجار زۆری هەیە بۆ نمونە کاریگەریەکانی کەمکردنەوەی وشکە ساڵی ئەگەر با بڵێن ڕوبەری سەوزایی زیاد کە ڕێژەی ئۆکسسیژن زیاد دەبێت کەمکردنەوەی دووەم ئۆکسیدی کاربۆن با بڵێن ڕوودەدات ئەم ڕێژەیە کەم دەبێتوانێ و هۆی ڕاماڵینی خاک کەم دەبێتوانێ و تۆ خۆڵبارین کەم دەبێتەوە دیارە کە ئاو هەوا فێنکتر دەبێتوانێت پلەی گەرمی دادەبەزێ ئەمانە هەمووی فەوائیدی زۆر زۆر باشن ئەگەر بێت و با بڵێن ڕێژەی سەوزایی زیاد بێ ئەم هەڵمەتی چاندنی 1 ملیۆن نەمامەش هەر کەسە لە ئاستی خۆیەوە دەبێت شانی بداتە بەرێ و با بڵێن شەرت و هەر چاندنەکەش نەبێت دواتر ئیدامەدان و پەروەردەکردن و هێنانە سەر با بڵێن پێگەیشتنی ئەم نەمامانە و ئەم دارانە تاوەکو لەسەر خۆی پێی خۆیان دەوەستن و پێویستیان بە ئیدامەکردن نامێنێ بۆیە بەڕاستی بەکارێکی گرنگی دەزانین هەر کەسە لە ئاستی خۆیەوە هەستێت بە چاندنی نەمام و ئەم بڕیارە جێبەجێ بکات کە بڕیارێکی گرنگە و لە جێگای خۆیداتی بە تایبەت لەم بارودۆخی ئێستادا کە ساڵ بە ساڵ وشکە ساڵێکە قورستر دەبێت ڕێژەی بارانبارین کەمتر دەبێتەوە پلەکانی گەرما بەرزتر دەبێتوانێ کە ئەمە هەمووی گۆڕانکاری کەشوهەوای مەترسیدارن دەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی زۆربەی ئێستا نەخۆشیە شێرپەنجەیەکان لە ئەنجامی گۆڕانی کەشوهەوا و زیادبوونی تۆزوخۆڵ و ئەمانە هەمووی کاریگەری لەسەر ئەم نەخۆشیانە هەیە وەکو تەنگە نەفەسی و شێرپەنجە و ئەم جۆرە نەخۆشیانە. بەڵێ هیچ زانیاریە گایش داتاکرد لایە کار خالید کە ڕێژەی سەوزایی لە دەڤەری ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی چەندە؟ وەڵاهی وەکو ڕێژە دەتوانم بڵێم ناوچەی ئێمە زۆر زۆر باشە ڕێژەی سەوزایی لە شوێنەکانی کە زۆر زیاترە بەس وەکو لە سەدا چەند بێت لەوانەیە من نتوانم ئێستا ئەو زانیارێت لە سەدا دەتوانم بڵێم لە سەدا زیاترە بەڵام وەکو هەچەندە ستانداردی عالەمی لە سەدا 15 و لەوانەیە زیاتریش بێ بەڵام ئەم ڕێژەی لە سەدادەیە لە زۆربەی شوێنەکان باشترە و ڕێژەی سەوزاییش هەم باخ و باخات هەم دارستانەکانمان دارستانی چێوەڕەش دارستانەکانی تر و بەڕاستی شتێکی دڵخۆشکەرە لەم سنوورەی ئێمە لە چاو شوێنەکانی کە دەتوانم بڵێن زۆر زۆر باشی. بەڵێ کار خالید هەر لە سەرەتای قسەکانیشدا ئاماژەت بەوەدا کە هەرێمی کوردستان یاخود خاکی کوردستان خاکێکی بە پیت و بەرەکەتە بۆ هەموو جۆرە بەربوومە گشت و کاڵەکان بەڵام دەشتی بتوێن هەموانەوە زانن کەمە گرنگی و تایبەتمەندیەکی تری زیاتری هەیە لە هەرێمی کوردستاندا لە ڕووی بەرەبوومی گشت و کاڵەوە دەشتی بتوێن چ گرنگیەکی هەیە لە ڕووی گشت و کاڵەوە بۆ هەرێمی کوردستان؟ هەموو ئەوانەی کە باسمان کردن گرنگین کە لە دەشتی بتوێندا هەیە بۆ بەرهەمێنانی بەربوومە گشت و کاڵەکان و یەک شتێکەی زۆر زۆر گرنگ هەیە بەهۆی ئەم دەریاچەی دووکانەوە ڕێژەیەکی یەکجار زۆر مادی عوزمی خاکێکی بە پیت و بەرەکەت ئێمە ساڵانە ئەو بڵین ئاوی دەریاچەی دووکان کە کەم دەبێت یاخود زیاد دەبێت ئەگەر لە کاتی کەمبوونەکەیدا هەموو ئەو خاک و ئەم زەویانەی کە ئاوەکە بەجێ دەهێڵێت بە پیت و بەرەکەتەکەی دەتوانم بڵم دوو بەرامبەر و سێ بەرامبەری زەویەکانی ترە کە خەڵک بەروبمی لێ دەچێنێت یەکجار زۆر ڕێژەیەکی زۆر باش گەرم بەرهەم دەهێنرێت ڕێژەیەکی زۆر باش بێستان بەرهەم دەهێنرێت هەموو ئەو بەرومانەی کە لێ دەچێنرێت لە چاو زەویەکانی کە فەرقی هەیە بۆیە دەشتی بیتوێن بەڕاستی دەتوانم بڵم سێم دەشتە لە هەموو کوردستان دەشتێکی بە پیت و بەرەکەت و فراوان و بەروبمێکی باش لێ بەرهەم دەهێنرێت. بەڵێ کاک خالید لەگەڵەوەی کە بەڕێبەرایەتی گشت و کاڵی ڕاپەڕین گۆڕاوە بۆ بەڕێبەرایەتی گشتی گشت و کاڵی ڕاپەڕین ئێوە هەرچەند فەرمانەیدارەکە دەرچۆ ڕەنگە لە ڕووی کارکردنەوەی لە سەرتاشدا ئاماژەت پێدا کە هێشتا وەکو بەڕێبەرایەتی گشتی دەستان بەکارکردن نەکردو بەڵام هیچ ئامادەکاریەک هیچ پلان و بەرنمەیەکتان ئامادە کردووە بۆەوەی کە گرنگێکی زیاتر بە کەرتی گشت و کاڵ بن بۆی کە کەرتی گشت و کاڵ بەرەو پێشەوە بڕوات؟
بێگومان هەموو ئەو کارانی کە ڕۆژانە دەکەین ئەوە گرنگیدانە بە کەرتی کوشتتوکاڵ و ئێستاش کە لەگەڵ هێنانەکانی ئەم بەڕێوەبەراتی گشتی کوشتتوکاڵی ڕاپەڕین ئێمە ئامادەییمان هەیە خۆمان ئامادە کردووە هەموو ئەو هۆ بە و بەش و بەڕێوەبەراتیانی کە لەم سنوورەدا دەکرێتەوە لە زمانی ئەم بەڕێوەبەراتی گشتی کوشتتوکاڵی ڕاپەڕینە ئامادەکاری بۆ دەکەین بەس خۆت دەزانی تاوەکو ئەرکێکت پێ نەست پێدێ لەوانەیە نەتوانی پێشوەختە تۆ بە ناوی ئەوە قسە بکەیت بۆیە ئێمە لە ئێستادا ئامادەکاری دەکەین و دڵنیا بە زیاد لە پێویست مژدە بە خەڵکی سنوورەکەمان دەدەین پاڵپشتێکی زیاتری پرۆژە پەلەوەریەکان دەبین و هەموو بەروبوومەکانی باغداری دەبین و بەروبوومی تر دەبین بەپێی توانای خۆمان بەپێی ئەوەی کە بودجە چەند تەرخان دەکرێت بەپێی ئەوەی کە با بڵین دەسەڵاتمان چەند پێدەدرێت لێرەکانە ئێمە زیاد لە پێویستی ئەوە و خەڵکیش دەزانێت بەڕاستی خەڵک شاهدی ئەوە دەدا کە ئێمە بە شێوەیەکی مەیدانی و هەموو ئەوانەی کە سەردانیان کردوین بە شێوەیەکی مەیدانی لەگە براجوتیارەکان لە پەیوەندی داین سەردانی مەیدانیان دەکەین و هانیان دەدەین و ڕێنماییان دەکەین و ئاماریان پێ دەدەین و پێمان خۆشە لە سەروی خۆمانە هەوڵیان بۆ دەین کە بۆ بازارکردنی بەروبوومەکانیان بۆ بدۆزینەوانێ ئەمانە هەمووی هەوڵن یعنی لەسەر تاسەری دنیادا ئەوەی کە لەسەر ئێمەیە بەڕای ئێمە گرنگترین شت ئەوەی کە لەسەر فەرمانگە گشتتوکاڵیەکان بێ دووشتە زانیاری کۆکردنەوە ئامار و داتایەکی دروستمان هەبێ و ڕێنماییکردنیان و بە بازارکردن و بە دۆزینەوەی بازار بۆ بەروبوومەکانیان کە ئێشەڵا ئێمە درێخی ناکەین لەو بوارانەدا و هەوڵی تەواویان بۆ دەدەین و پاڵپشتیان دەبین. دەستان خۆش بێت کاک خەلید ماندوو نەبن و پیرۆزیشە گۆڕانکاری لە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی ڕاپەڕینەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی ڕاپەڕین ماندوو نەبن بە ئومێدی کاری باشتر و بەردەوامی زیاتر و چالاکی زیاتر. سپاس بۆ خالید ئەحمەد کە بەڕێزیان بەڕێوەبەری کشتتوکاڵی ڕاپەڕینن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕاپەڕینەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. بەڵێ ئازیزانە چینە لە یەکێک لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە تایبەتە بە ڕێنمایی کشتتوکاڵی و هەڵبەتە هەریەک لە ئێمە یاخود خێزانەکان لە ماڵەکاندا گوڵیان هەیە و نەمامیان هەیە کە هەڵبەتە پێویستی بە پەروەردەکردنیەکی جوان و باشە بۆی کە بە سەوزی و بە جوانی و بەرهەمێکی باشێ بێ. بەڵام بە تایبەت لە وەرزی هاویندا کە پلەکانی گەرما بەرزە بێتوانێ ڕەنگە تێکچوونێک یاخود ئەوەیە کە بەشێک لە نەمامەکان ئەگەر ئاگاداری نەبی یاخود نەزانی چۆن پەروەردەی بکەی لەنێو بچێ. ڕێنمایی کشتتوکاڵیمان هەیە با بێ کۆبینەری بن و دواترە گەڕێنەوەلاتە. سڵاوتان لەبێ خۆشەویستان بەیانیتان باش هاتینەوە خزمەتان بۆ پێدانی ڕێنمایی و زانیاریەکی تر لەسەر داری مێو. داری مێو ئێمە ئەکرێ بە شێوەیەکی گشتێکرێ بە دوو بەشەوە ئەو میێوانی کە لە ئەرزان چۆن مامەڵیان لەگەڵاکەین ئەو میێوانی کە لە بەش ئەمانوێ بچێتە سەر هەل چۆن مامەڵیان لەگەڵاکەین. تەڵان سەرەتا وەک دارەکانی تر ئەمیش هەر بە چەند قۆناغێک کاتێ پەڕێ ئێمە ساڵانە مێویەکێکە لەو دارانەی هەموو ساڵێک پێویستی بە هەڵپاچینە هەڵپاچینێکی ڕێکوپێک و بە شێوەیەکی شارەزای ئەبێ ئەو کەسی کە هەڵپاچین بۆ مێوەکە بەڕاستی شارەزایەکی تەواوی هەبێ چونکە مێوەکان بە سروشتی خۆیان و بەپێی تەبیعەتی خۆیان هەبێ ئەو کەسە بزانێم ئەم مێوە سپێ چۆن بڕینی بۆەکە ئەو مێوە ڕەشە چۆن هەڵپاچینی بۆکە ئەوەی لە ئەرزایە چۆنە ئەوەی کە لەسەرتە لە چۆنە. ئەوە یەک دووەم دواتر یەتە سەر ئەوەی کە بتوانین بە هەمان شێوەی کێڵانێکی باش بۆ ناو باخە چەندێک چکە کێڵانێکێکە لە شتە ئەساسیەکان بۆ باخ عادەتەن ئەو خاکە بە فێنکی ئەهێڵێتەوە و جوڵە و پێکاتە عنسوری خاکەکان ئەوانەی ئەو عنسورانی لە خاکە هەند جوڵیان باشترە بێ تەهوی و تەنەفوسی خاکەکان باشترە بێ و لە هاوینیشە ئەو خاکانەی کە کێڵراون ڕتوبەت و شێدارێکی تایبەت بەخۆیان هەیە. دواتر ئەوەی کە مهمە لە مێوە بەڕاستی ئەو میێوانەی کە ئەمانەوە بچێتە سەر تەل و سەرکەپرەکان پێویستەکان لە ژێرەوە هیچ وە چوپەلێکیان پێوە نەبێت چونکە ئەمە چوپەلانە ڕاستەخۆ کاریگەریە کاتە سەر گەشەی مێوەکە بەشێکی زۆر لە خۆراکەکەی ئەبا ئێمە ساڵی داهاتوش هەر پێویستە کالیانکەینەوە بۆیە هەر ئەو ساڵە لەو کاتی ناسکیای لە بکرێتەوە زۆر باشە. دواتر ئەو لە کاتی پێگەیشتنی بەرهەمەکەیە یا پێش ئەوەی کە ئێمە لە مێوە شتێکمان هەیە پێڵێن ڕشانەوەیە زیور پێش ئەوەی بگاتە ئەم حاڵەتە پێویستەکە ئێمە سەمادێکی تەقوی ئەو دارانە بکەین چکە سەرەتا گەڵا دروستە بێت دواتر مەرحەلەی دروستبوونی بەرهەم و نازجبوونی بەرهەم پێگا چۆن بتوانین تەسمیدێکی باشکەین بۆی بەرهەمێکی باش و ڕێکوپێکمان هەبێت چکە مێو تەبیعەتێکی هەیە جاری وایە بە تایبەتی ئەو شوێنانەی کە زۆر ڕەشە باگرە ئەگەر سەمادێکی باش نەکرێت ڕێکوپێک نەکرێت لەواچێت لە کاتی ڕەشەبایە و لە کاتی ئەوەی کە لە مەرحەلەی تەزهیرایە
و لە مەرحەلەی ئەو ڕشانەوەیە زۆربەی ئەو بەرسیلێ بوەرێ بۆیە ضرورە سەمادێکی وا بکرێت کە بتوانین تەقوی ئەوە بکەین کالیسیۆم لەو کاتەیە مهمەوە عنسوری فۆسفۆر یەکێکە لە عنسورە باشەکان و سەمادی متەوازن وەگەڵە زۆربەی عنسورەکانی تیاوە شتێکی زۆر باشە. دواتر پارێزگاری لە نەخۆشیە بەڕاستی مێو یەکێکە لەوانەی کە وەکوڵێ حتمیە ئیمکانی یعنی تووشی نەخۆشی دۆکە بێ کە وا ئەکا ئەو بەرهەمەی کە هەیەی ئیسفادەی لێ نەکرێت تەنانەت بە کەڵکی بازارکردن و لاەن اقتصادیەکەشی لە دەستەیە و پارێزگاریکردنی لە حەشرات ئەویش هەرێکێکە لە شتە مهمەکان بەڕاستی بزانی چ کاتێک چکە لە کاتی پێگەیشتنا هەنێک حەشەرە هەیە ڕاستەوخۆ لە هێشووی ترەکان لە بۆڵی ترێکە ئەیە تووشی گەنین یەکات و وەگوتمان بە کەڵکی بازارکردنیش ناگەر حەشراتەکە زۆر بێ بڕگەی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بە هیوای ئەوەی توانی بێتمان سوودێکمان پێگەیان دەبێت. لەگەڵ هاتنی وەرزی هاوین و پشووی خوێندندا بەشێکی زۆر لە پەیمانگا و سەنتەرەکان چەندین خولی جیاجیا دەکەنەوە لە خولە پیشەییەکان و لە خولی زمان بەڵام لە بەرامبەردا بڕەپارێک وەردەگرن لە بەرامبەر بەشداریکردن لەو خولانەدا. بەڵام ناوەندی وەرزش و لاوانی هەولێر کە ئەوانیش بە هەمان شێوە چەندین خولی جیاجیان کردوتەوە لە خولە پیشەییەکان و لە خولی زمانیشدا بەڵام ئەمان بەبێ بەرامبەر. لەو بارەیەوە هاوکارەمان لە هەولێرەوە بابەتێکیان بۆ ئامادەکردین با بێکۆبینەری بین. لە ناوەندی وەرزش و لاوانی هەولێر چەندین خۆل لە بواری جیاجیادا بە خۆڕایی کرایەوە. شیان ئەسعەد تەمەنی 13 ساڵە وەک خۆی دەڵێت ئامانجی لە فێرکردنی ئەو منداڵانە بۆ زمانی ئینگلیزی ئەوەیە کە لە داهاتوودا لە زانکۆی باشتر و کاری باشتر وەربگیرێن. سڵاو من ناوم شیان ئەسعەدە تەمەنم 13 ساڵە لێرە بە خۆبەخشی هاتوومە بۆ فێرکردنی دەرزی ئینگلیزی بۆ منداڵانە بۆی کە گەورە بوون چانسێکیان هەبێ لە ئیش و مەکتەب و زانکۆی باشتر وریان بگرێت کە ئینگلیزی بزانن. لە ناوەندی وەرزش و لاوانی هەولێر جگە لە خولی زمانی ئینگلیزی خولی دوورمان و فێربوونی زمانی کوردی و عەرەبی و چەندان خولی تر لە ناوەندەکە بڕێوە دەچێت. خولەکە لە بڕینی توماش هەرچی بوێ هەرچی پێویستە لۆ ئافرەتان ئەمنیش وەک خۆبەخش لێرە کار دەکەم دەمەوێ ئەو ئافرەتانی لە زۆرێنە دەستی دوورمانیان نییە دەمەوێ فێریان بکەم دەتوانن داهاتی لە خۆیان پیاکەن ئەیکو ئادیلۆ چ لێرەنە لەبەرەوەی لێرەنە کە فێر ببن داهات پیاکەن پێویستیان بەدەستی کەس نەبیتن. مەبەستمان لەم خولە ئەوەیە کەوا ڕژینە خوێندەواری لە وڵاتەکەمان کەم بکەینەوە وا بکەین هەموو خەڵک وشیار بێ بۆ منە کاتێک کە کەسێک ئەڕوا بۆ بازارێک شوێنێک ئەوێ قەتعەیەک بخوێنێتەوە پێویستی بە کەس نەبێ پرسیار بکە بۆ خۆی بتوانێت قەتعەکە بخوێنێتەوە و ڕەنیشاندەری خۆی بێ. زیاتر مەبەستمان ئەوەیە ئەلحەمدولیلا خەڵکەکی زۆر تەمەشا دەکەین بەشداری دەکات لە بەتەمەنەکان دیارە خەڵکی وای هەیە هیوا زۆر ماوەشتان خەڵک بێ ئومێد نییە. لێپرسراوی ناوەندی وەرزش و لاوان ئاماژە بەوە دەکات ئامانجیان لەکردنەوەی ئەم خولانە زیاترکردنی توانای ئەو کەسانەیە کە لە بوارێکدا بەهرەیەکی تایبەتیان هەیە. ئێمە بەردەوام ئەو خولانە دەکەینەوە ئامانج لە کردنەوەی ئەو خولانە ئەوەتە ڕۆشنبیرکردنی یاوەتە زیادکردنی توانای مرۆیی گەنج و منداڵ و هەروەها ئەو خەڵکانی کە سەردانی کەری ئێمن ئەوە ئامانجی ئێمەیە خاستن لە پشوە فەرمیەکاندەیە ئەوەتە لە پشووی هاوینکەوە ڕێژەیەکی بەرچاو سەردانکەری ئێمە سەردانی ناوەندی وەرزشلاوانی هەولێر دەکەن بۆ ئەوەی سوود لەو کاتە بەتاڵانەی هەیەە کە ئەوەش یەکێکە لە ئامانجە گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە فەرمانگەیەکی وا کە بینایەکی وا دروست کردووە لە زۆربەی شوێنەکانی شارەکانی کوردستان بۆ ئەوەیە کە ئەو گەنجانە دوور بکەونەوە لە کاری خراپ دوور بکەونەوە لەوەی کە لەسەر شەقامەکان کاتەکانیان بەسەربەرن بێنەوە
لە ناوەندەکانی وەرشولاوان بتوانن ئەو حەزانێ هیانە ئەو ئارەزوانێ هیانە لێرە بەردەستەی بکەن و لەگەر تەوابوونی پرۆسی خوێندەر زیاتر زۆربەی ئەو گەنجولاوانی دەوروبەرمان سەردانمان دەکەن. بۆ ئەمساڵ بەڕاستی بەنامەیەکی تۆکمەمان دانابوو پێش تەوابوونی قوتابخانە سەرەڕای کۆمەڵێک مامۆستا و ڕاهێنەرمان هەیە کە میلاکی خۆمانن کە ئەوانە بەردەوام خولیان هەیە و پشتیشمان بەستا کۆمەڵێک گەنجی خۆبەخشمان هینا لەو بوارانەی کە مامۆستای میلاکی خۆمان نیە بۆنە و دوو خولی نوێشمان بۆ یەکەم جارە پێم وایە لەسەر ئاستی هەموو ناوەندەکان بۆ یەکەم جارەیەشان خولی فێربوونی خوێندەواری بۆ ئەوانەی ئەو لاوانێک کە دەرفەتی خوێندنیان نەبۆیان بە هۆکارێک گوازیان هێناوە مامۆستایەکی خۆبەخشمان هاتەوە بە شێوەزی ئەکادمی خولی نەخوێندەواری دەگوترێتەوە و خولی وێنە شێشانیش مامۆستایەکی تری خۆبەخشمان هێناوە. ساڵانە لە ناوەندی وەرزش و لاوانی هەولێر چەندین چالاکی و خول دەکرێتەوە کە خولەکان لە خولی وەرزشی و خولی فێربوونی زمان و خولە پیشەیەکان پێکاتون. پاشا سەنگەر، گەلی کوردستان، هەولێر. بە یارمەتی هاوکارانم تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بە هیوای لە ساقی و تەندروستیەکی باش، کاتێکی خۆش، هەینێکی خۆش، خواتان لەگەڵ.